سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم یەکشەمبە شەوێکی تر با بەرنامەی ڕاستەوخۆوە هاتوومەتەوە خزمەتان. ئازیزان پرسی ئەو شۆمان لەسەر هۆشیاری کۆمەلگایە. هۆشیاری کۆمەلگا چەندین لایەن لەخۆ دەگرێت کە هەمویان پێکەوە دەبنە هۆکاری پێشکەوتن و گەشە سەندنی کۆمەلگا. گرنگترینی ئەو لایەنانش بریتین لە یەکەم تێگەیشتن لە ماف و ئەرکەکان. ئەندامانی کۆمەلگا دەبێت ئاگادار بن لە مافەکانی خوان و مافەکانی ئەوانی تر هەروەها پابند بن بە ئەرکەکانیان بەرامبەر بە کۆمەلگا. خاڵی دومیان بەشداری سیاسی و کۆمەڵایەتیە. بەشداریکردن لە پرۆسەی سیاسیەکان وەکو هەڵبژاردن و دەنگدان و هەروە بەشداری لە چالاکیە کۆمەڵایەتیەکاندا وەکو خۆبەخشی و یارمەتیدانی خەڵک. خاڵی سێهەمیان ڕێزگرتن لە جیاوازیەکانە. ڕێزگرتن لە بیر و باوەڕە جیاوازەکان، ئاینیە جیاوازەکان، نەتەوە جیاوازەکان و هەموو ئەو شتانەی کە کۆمەلگا دەوڵەمەند دەکەن. خاڵی چوارم بەرپرسیارەتی کۆمەڵایەتیە. هەستکردن بە بەرپرسیارەتی بەرامبەر کێشەکانی کۆمەلگا و هەوڵدان بۆ چارەسەرکردنیان. خاڵی سێهەم پاراستنی ژینگەیە. ئاگاداربوون لە گرنگی پاراستنی ژینگە و هەوڵدان بۆ کەمکردنەوەی کاریگەریە نەرێنیەکانی لەسەری. خاڵی شەشەم هوشیاری تەندروستی. واتە زانینی چۆنیەتی پاراستنی تەندروستی جەستەیی و دەرونی وەخۆ پاراستن لە نەخۆشیەکانە. خاڵی حوتم کە زۆر گرینگە ئێمە ئەم شەو زیاتر لەسەر ئەمە وردەبینەوە بەکارهێنانی تەکنۆلۆژیا بە شێوەیەکی دروستە. ئاگاداربوون لە مەترسیەکانی بەکارهێنانی نادروستی تەکنۆلۆژیا و هەوڵدان بۆ بەکارهێنانی لە ڕێگەی دروستە. خاڵی هەشتم ڕەخنەگرتن و لێپرسینەوە کە ئەم شەو ئەمەش لە خۆ دەگرێت لە پرسی ئەم شەوماندا. وێری ڕەخنەگرتن لە هەڵەکان و داواکردنی لێپرسینەوە لە بەرپرسان. دواتر خوێندەواری و پەروەردەیە. هەوڵدان بۆ بەدەستێنانی زانیاری و فێربوون بەردەوام و هاندانی ئەوانی تر بۆ خوێندن و فێربوون. دواتر ئاگاداربوون لە پرسە ناوخۆیی و جیهانیەکانە. زانینی ڕووداوە گرنگەکانی ناوخۆ و جیهان و هەوڵدان بۆ تێگەیشتن لە هۆکار و دەرەنجامەکانیان. بەگشتی هۆشیاری کۆمەلگا بریتیە لە ئاستی زانیاری و تێگەیشتنی ئەندامانی کۆمەلگا دەربارەی پرسە جۆراوجۆرەکان و هەوڵدان بۆ بەشداریکردن لە بنیاتنانی کۆمەلگایەکی باشتر و پێشکەوتوتر. ئێمە لەسەر ئەم باسی ئەو شەومان داوامان لە بەڕێز کاک دیاکۆ عەلەوی چالاکی مەدەنی کردووە تا لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوماندا بەشداری بکات و لەسەر چەند خاڵێکی گرنگی ئەم پرسە قسە و باسی زیاتر دەکەین. کاک دیاکۆم کاتت باش، زۆر بەخێر بیت، سپاس دەکەم بۆ ئامادەبوونت. تشکرەکەم، سڵاو ڕێزمێرە خزمەتانە. زۆر سپاس دەکەم کاک دیاکۆ. هەڵبەت پێشەوەی کە پرسیارەکان دەست پێ بکەم لێرە شەو بە بینەرانی عزیز بڵێم لەسەر ئەم باسە ئەگەر ئێوەش ڕابۆچوونێکتان هەیە یاگەر پرسیارێکیشتان بوو دەتوانن لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنی کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەتاندا دەیبینن لە ڕێگەی واتساپەوە ناممان بۆ بنێرن. کاک دیاکۆ با لێرەوە دەست پێ بکەین باس لە هۆشیاری کۆمەلگا هات. چۆن دەتوانین بە شێوەیەکی کاریگەرانە هۆشیاری کۆمەلگا لەسەر بڵێن پرسە گرنگەکان بەرز بکەینەوە هانی بدەین بۆ گۆڕانکاریەکی ئەرێنی؟ من پێم وایە ئەگەر شتمانەکەم دەفعی پێشوش لەسەر مۆزوع قسەمان کرد کە بە تۆری کولی وەختێ باس لەسەر مەسەلەی ئاموزش و فێرکاری و فێربوونەوە ناکەین، بە تایبەت وەختە تاکی دەخینە سەر مەسەلەی مناڵان لە سێ حەوزە لە سێ چوارچێوەی تقریبەن بابێژین جیاوازە فێرە بن، ئەچنە فەزای کە بتوانن لەگەڵ شتانی تازە ڕوبەڕوە بن و بتوانن شتی لە فێر بن. یەکێکی مەدرسەیە، یەکێکی خودی چوارچێوەی بنەماڵەیە، یەکێکی بابێژین خیابانە یا بازاڕە یا شتێکیوە. لە عینی حاڵا شایە دەبێ ئیزافەکەین لەوە کەنار ئەوەیەکە کە ئەو فەزای تازەیەکە لەسەر تەکنۆلۆژی و فەزای مەجازی و بەقەولێ سوشال نێتورک و ئەمانە هاتووەتە بەرەو سوشال مێدیا بەقەولێ، ئەوە شاید بەقەولێ شتێکی جیاوازترە و کەمێک لازمەکە زیاتر قسەی لەسەر بکەین. بۆ حوزەی ئەوەڵ ئەوەی کە بەقەولێ چۆن بەقەولی جەنابتان وەختە بابەتەکەتان فەرموو هۆشیاری کۆمەلگا گەگەرێکمان ببینە سەر مەسەلەی مەدرسە و بەتۆری کولی نظامی ئاموزشی لە ئێرانە. نظامی ئاموزشی نەتەنیا لە ئێرانە لە هەر وڵاتەکان من پێم وایە سێشتی ئەساسی گەرەکە. لە مەرحەلەی ئەوڵا خۆ دیارەیتر وەختە ئێمە باسی نظامی ئاموزشیەکەین ئەوەڵ شتێکە دێتە زێنمانە خودی مەدرسەیە، ینی چوارچێوەیە ببێ، ساختمانێ بێ، چواردانە سەندەڵیە، جەماعەتە دانیشن، تەختەیەکە
ینی بە قەولێ بڕێشتی فاندەمنتاڵی فیزیکی ئەبێ ببێت کە ئێمە پیبێژین مەدرسە. دووەمیەکەی محتەوایە خب ئەڵبەتە هەر ئەو مۆردە ئەوەڵی ئێمە ساڵهایەکە لە ئێرانە بەتایبەت لە حاشیەکانە کێشەی ئەساسیمان هەیە، لە بەلوچستانە، لە کوردستانە، لە خوزستانە مەسەلەی ئەساسی هەیە ماسڵم شوێنێکمان چۆنێکی دروستمان وەکو مەدرسە نییە. ئەمەلەن لە ساڵداهی ئەوایلی داهینەوەت بەم لاوە ئێمە کەم نەبوون مەواردێک وەکو سووتانی مەدرسەکان، وەکو ڕوخانی مەدرسەکان، وەکو تیاچوونی مناڵان لە مەدرسە. یعنی ئەمەلەن بابێژین ئێمە لە شتێ وەکو ئەبزاری ئەوەڵیە وەکو فەزا مەحروم بووین هەمیشە. مورد دووەم مەسەلەی محتەوایە، ینی وەختە باسی نظامی ئاموزشەکەین بێژگە لەو زیر ساختە فیزیکیە محتەوایەکمان گەرەکە کە ئەویش دیسان تقریبەن لە ئەواخری دای هەفتاوە دەستی پێکردووە دەهێنەوەدا ئەو جیگرتووە و ئێستا زۆرتر لە هەمیشە لە محتەوای ئاموزشیە ئەوەی کە بەحسی فیزیک و شیمی و علومی پایە و ئەوانەیە کە ئەوە بەجێی خۆی، بەڵام ئەوەی کە ئەچێتەوە بۆ سەر مەسەلەی هۆشیاری کۆمەلگاوە، ئەچێتە سەر مەسەلەی زانیاری کولی مەسەلەی علومی ئینسانیە کە بە شدەت دەستکاری کراوە پێچوانە ئەوترێ، یعنی لەو حوزەی شایمە کێشەی ئەساسیمان هەیە. دوای مەسەلەی بابێژین فەزای فیزیکی محتەوای ئاموزشی مۆزۆی سێوەمان نیروی ئینسانیە. نیروی ئینسانی من پێم وایە لەم بوارەیە ئێمە قودرەت تایبەتمان هەیە بە خااتری ئەوەی کە زودنەوەی معلمان، شۆڕشی معلمان بێژین توانیویەتی کۆمەکێکی زۆر گەورە بکە بەم مۆزوع، بەڵام فشاری اقتصادی لە حوزەدا بەوەیش ئاسی بگەیاندوە. یعنی ئێمە ئێستا نظامێکی ئاموزشیمان هەیە کە ئەبێ کۆمەک کا بە هۆشیاری کۆمەلگا، بەڵام لە هەر سێ لایەن ئاساسیەکەیەوە کە ئەتوانین ئەسان ئەو نظامی ئاموزشی پێ تعریف بکەین لە هەر سێ زاویەکە ئاسیب و مشکڵی هەیە. حتا ئەگەر بێژین هەر ئەم نظامە ئاموزشیە فەشەلە بە مەدرسە ڕووخاوەکەی، بە محتەوا ئاموزشیە ناسازەکەی، بە نیروی ئینسانیەکەی کە تحتی فشاری فوقڵادە زۆری اقتصادیە، حتا ئەگەر بێژین ئێمە گەرەکمانە هەر لەوەیش استفادە بکەین و هەر بۆ ئەساسە بچینە بەرۆ، من ئاوایە بینم کە هەر ئەو فەزایش بۆ تەبەقەی حاکم بۆ کەسانەی کە نگەرانی تایبەتیان هەیە لەسەرەوەی کە هۆشیاری لە نەجامعە زۆرتر بێ لە تەواوی بوارەکان هەر حوتەکەی کە جەنابەت هەڵت بژارد، لەوەیش ئەترسێ بە خاتری ئەوە هەوڵەدات کە فەزای مەدرسە و بە تۆری کولی بێژم تەواوی پەیوەندیە ئینسانی کاکدیاکۆ حکوومەت چۆن کۆنتترۆلی ئەم پەروەردە و هۆشیاری سیاسی کۆمەلگا دەکات؟ من کەمێک ئەچمە دواتر و هەر لە ئێدامەی ئەو بەس ئەو شتێکە عەرزمەکردن کە ئەگەڕێتەوە بۆ پرسیارە تازەکەی جەنابیشت، من پێم وایە بە تەواوی مادام کۆمەلگا دەرگیری بحرانهای جۆرا و جۆرە وەکو با بێژین لە مەسەلەی اقتصادە، لە مەسەلەی ئەمنیەتە، لە مەسەلەی حوزەی سلامەتە، ئەوەی تر ئامارە من نازانم چەندێک ڕاست بێچەنێک چەندێک زۆرترە یا چەندێک کەمترە، بەڵام شتێک کە خودی دەوڵەتی جمهوری ئیسلامی عەلامیەکایە 30% خەڵک وەختێشتە ناو دەواخانەکان و کە دەوا بسێنن لە جەمیعەتێکە چێتە ناو 30%یان بە بۆنەی قیمەتی دەرمانەکان و پەشیمانە بنەوە حتا ئەوەی کە بیمەی هەیە. لەباری مەسەلەی ئەمنیەتە ئەوە خەبەری تازەیە کە دانیشتوویەکە چێت لە دوورە وڵاتێکەوە چێتە تاران دەست بخوێنە بە ڕۆژێکە لە خیابانەکە ئەیکوژن. لەباری اقتصادویەکە ئەوە سندنی هێڵەماسی و پیازۆم جۆرەشتانش قستیە، ینی لە هەر سێ حوزەکە بە شێوەیەکی کامڵەن مەلموس فشار لە ناو فەزای اجتماعی وجودی هەیە. ئەمە ئەبێتە هۆی چی؟ ئەبێتە هۆی ئەوەی کە خەڵک تووشی ئسترابە بن، تووشی نەخۆشی نەبن. ئەو ئستراب و نەخۆشینە ئەتوانێت لەگەڵ خۆیان تووڕەییە بێنێتە بەرەوە. ئەو تووڕەییە ئەتوانێت بە دوو شێوە، ینی بابێژین لە دوو زاویەوە ئەتوانین بۆی بچین. یەکێ وەختێکە ئەو تووڕەییە وەکو تونوتیژی دەری ئەبڕێ، وەختێ وەکو بە شێوەیەکی تر دەری ئەبڕێ. شێوەکەی تر اتفاقاً من پێم وایە زۆرتر جێگای مەترسیە. ئەو وەختێک کە تووڕەییەکە بە قەولێ نیشان نادرێت، ئەگەڕێتەوە دووبارە ئەچێتە ناو حوزەی سلامەت، ئەچێتە ناو اقتصاد، ئەچێتە ناو ئەمنیەت، ئەچێتە ناو فەزایەکە کە حتا ئەگەر ئەمنیەتیشی ببێ هیچ وەخت ئیحساسی ئەمنیەتی نییە، ئەچێتە ناو فەزایەکە کە ئەگەر مشکڵیشی نەبێ لەباری سلامەتیەوە جار نەخۆشەکەوێ. بەڵام ئەو جێگەی کە ئەتوانێت دەری ببڕێ و قاعدەتەن بنیان بێت تووڕەیەکەی دەر ببڕێ، وەختێکە لە ناو جەمعە بێ، وەختێ لە ناو گروهێکا بێ، لە ناو نێتوەرکێکا بێ، لە ناو بە کۆمەڵ ئەگەر ڕوو بدا،
پێویستی بەوەیە کە ڕابطی اجتماعی پەیوەندیهای منسەجم و با بێژین ئۆرگانیک وجودی بێ لە ناو بەشهای مختلفی جامعە بۆ حاڵەتە بەخاطیەوە کە ئەساسی ارتباط ئەساسی پەیوەندی مازادێک تۆلی دەکات کە ئەو مازادە ئەتوانێت خۆی توانێت لە شوێنهای جۆرا و جۆرا نیشان بدات نایژم ئەتوانێت هەمیشە مثبت بێ بەڵام ئەو زەرفیەتەی هەیە کە ئەتوانێت مەسەلەن لە ناو ئاعترازێکی سیاسی اجتماعی کۆمەڵایەتی خۆی نیشان بە ئەو ئەگەر ئەوە نەبێ ئەگەر ئەوە ڕوونەدات ینی بە قەولە پەیوەندیەکان وجودی نەبێ ئەساسەن شەبەکە وجودی نەبێ نێتوۆرک وجودی نەبێ وەختێک کەسەکان ئەکەون تاکەکەون تاکەکان تووڕەیەکەیان بە شێوەیەکی تر دەرەبڕن ئەوڵەن کە ئەو مازادە وجودی نییە ئەو پۆتانسیێل وجودی نییە هەزینەکان لەسەرترۆیە بە تەرەفەکان ئاسی ببینن ئاسیبەکان زۆرترە بێ لە عینی حاڵیشە لەوە ئەچێ ینی بەرداشتی من ئەوەیە لە حاڵی حازرەکە طبقەی حاکم لە جمهوری ئیسلامیە بە تۆی کولی بابێژن هەر جمهوری ئیسلامی استقبالەکە لەوەی کە کەسان بە تاک بە قەولە ناڕەزایەتی خۆیان دەرببڕن نەفرە لە خیابانە نایژم ئەوانە خراپن هەوە تەواویان شجاعەت و تایبەتی خۆی تایە ئەوە کە کەسێ دەف لێ ئەدا لە خیابانە ئەوە کە کەسێ لە خیابانێک دەفعقی ڕێنێ ئەوە کە کەسێ شتێکی جیاواز بە شخصی لە خۆی بڵاوە کاتۆ وەکو اعترازێ ئەوانە گشتی مهمە بەڵام کاریگەری ئەوەی کە ئەو کارە بە کۆمەڵ و بە جەم و بە بۆنەی یعنی لەوەخا با بێژین بە ئیسفادە لە بەکگراوند کرابێ کەمترە ئێستا ڕەبتی ئەم مۆزوعەکە من عرسەکەم بە هین چییە بە مەسەلەی ئاموزش چییە من پێم وایە دوو حوزە لە کۆمەلگای ئێمە ماوەتەوە کە لە ناو یا پەیوەندیەکان ئشتا دروسە بن یەکێکی پەیوەندی بینی منەماڵەکانە یەکێکی پەیوەندیەکە لە مەدرسە دروسە بێ لە مهری ئەمساڵ و یان لە ئەوڵی پاییزی ئەمساڵەوە کە مەدرسەکان باز بوونەتەوە میانگین لە تەواوی ئێرانە لە کوردستانیش با بێژین بە دەلایلی مختلف ڕۆژێ سەرمایە ڕۆژە گەرمایە ڕۆژە گازە ڕۆژە بەرقە مەدرسەکان نزیک بە میانگین ڕۆژی 6 ڕۆژ تەحتیل بوون بێژگە لە تەحتیلیەکان بێژگە لە پەنجشەمە و جومعەکان من حتا ئەوەم بینی کە لە بڕێ لە منتەقەکان و تویانە حتا تەدریس لە شەبەکەی شاد و مەجازی و ئەوانیش نابێ بکرێ هەرچەند ئەگەر بیشکرێ ئەوە هەر ئەوە نییە بەڵام من پێم وایە ئەمە یەکێ لەو ڕێگانەیە کە حکوومەت هەوڵی خۆی ئەداکە بەڵێ بەڵێ من وایە بین بەڵێ وە پێم وایە کە بە هەر حاڵ ئەمە مەسەلەی ئەساسیە لە حوزەی مەسەکە ئەتوانین وەسلیکەین بە مۆزوعی ئاموزش و ئەوەی کە تەحتیلی مەدرسەکان ارتباطی مستەقیمی هەیە لەگەڵ ئەوەی کە مناڵان ناتوانین یەک بدۆزنەوە هاوکارەکان معلمەکان ناتوانن یەک بدۆزنەوە بەڕاحەتی ئەو فەزا لە دەستەچێ لە عینی حاڵە لە باری اقتصادی شۆگەر بێژین ئەوە لەسەر پەیوەندی بینی بنەماڵەکانی شا تاسیری داناوە لەسەر نان خواردنێ لەسەر داوەتیە لەسەر میوانی لەسەر ئەوانەش تاسیری بوویتر دەرنەتیجە من پێم وایە کە ئەمانە هەدەفمەند دەبینم ینی شتێ ینی پلانێکی لە پشتە و هەروانە بووە کە یەک دەفعی ئاوا جامعە یەک دەفعی بە قەولێ تووشی کۆلاپس بێ لە حەوت لەباری یان تێک بچێ بە تەواوی لەباری پەیوەندی و زەرفیەتێک هاتوانێت بۆ ئاعتراز بیبێ و بۆ دەربڕینی تونوتیژیەکە لەنێو ئەم بەحسەی باسی پەروەردە و ئاموزش و ئەم لێک دووربوونی بنەماڵە و قوتابی و بڵین مامۆستا کاک دیاکۆ گەنجان و بڵین منداڵان و قوتابیانیش کە 2 ساڵ لەمەوبەر لەسەر شەقام بوون ئەمڕۆ بەهۆی سەرکوت و سنووردارکردنەوەی بڵین دەرفەتی ئەویان کەمترە کە بێنە سەر شەقام ئەم وزە و سەرمایە کۆمەڵایەتیانە کە بەخۆشت ئاماژتان پێدا بۆ کوێ چووە هەرو لە درێژەی ئەم قسەی خۆت کە باست کرد قەتعاً لە بین نەچووە بە قەولێ ڕەنگە یعنی هیچ وەخت لە بین ناچێ هەروواکە پێشتریش بە شێوەیەکی تر وجودی بووە لە شۆڕشی ژینا بە شێوەیە خۆی نیشان داوە دوای ئەوە حاڵەتەکەی ڕەنگە حاڵەتەکان عەوەزە بن بەڵام من پێم وایە باوەڕم ئەوەیە کە بەشێکی زۆری ینی چون بەرحاڵ بە عینی ئەگەر قسە بکەین لە جێگەیەکە بێ ئەو ئەنرژیە ئەو تووڕەیە ئەو ناڕەزایەتیە ئەبێ لە جێگەیەکە خۆی نیشان بدات یەکێ لە بابێژین یەکێ لە پلەتفۆرمەکان یەکێ لە شوێنهایەک کە
منداڵان جوانان تەواوی ئەندامی کۆمەلگا توانن بۆ خۆیان حزورێکی ڕاحەتتریان بە ینی ئازادانەتر پیان وا بەقی خیابان محدود نین با بێژین سوۆشال مێدیایە تویتەرە فەیسبووکە زۆرترین حاڵەتەکەی پێم وایە لە ئێرانە ئینستاگرامەکە ئەلم ڕۆژانە ئەگەر شتمانەکەم من گزارشێکمە خوێندۆ دوێکە یا ئەمڕۆکە پڕتەرەفدارترین بە قەولێ سوۆشال مێدیایە لە ناو ئێرانە ئینستاگرام نزیکی 40 میلیۆن نەفەر هینی هەیە کاربەری ئێرانی هەیە بەخۆلێ بەڵام دنیا و فەزای ناو سوۆشال مێدیا فەزایەکە کە یارمەتی ینی بەخۆلێ با بێژین بنیامەکان هانەدا بۆ ئەوەی کە شتەکان کەمێ سادەتر و ئاسانتر تمشا بکەن بە چ معنە بۆ معنە کە ئەوەڵەن ئەساسەن من پێم وایڵەتەم ئەمە قسەی من نییە ئەمە قسەی علمە ژن کە بەشەر هەمیشە گەرەکیەتی هەمیشە پێی خۆشە شتەکان سادە بکاتەوە ئاسان بکاتەوە بە وەکو مثالێکی زۆر سادە من ئەگەر چەند هزار ساڵ لەوە پێش ئەگەر لەدایک بوایەتم ئەگەر برسیم بواە گەرەکم بایەت کێ نام بخۆم ئەبوو خنجەرێک و نەیزەیەک و تەورێکم هەڵگرتایە پشمای حیوانێکم بکوشتایە ئەمجار بمهێنایە چوزانم بمبرژانایە بم خواردایە و هەزاران بە سەدان کێشە و مشکل و ئەوانە بووە ئێستا ئەتوانم هەروە لەسەر جێگەی خۆمدا بنیشم تەلەفۆنەکەم هەڵگرم غەزایەک داواکەم بێتە بەر دەرگای ماڵەکەم بیخۆم پرۆسەکە زۆر ئاسان بووەتەوە و ئەمە فقط مربوط بەم یەکدانە بەم یەک حوزە تایبەتەن یە لە تەواوی حوزەکانە وایە و زۆریش باشە تەکنۆلۆژیش بۆ شتە کۆمەکی کردووە بەڵام بەداخەوە لە عینی حاڵە مشکی بنیامیش بۆ خۆی پیخۆشە شتەکان ئاسان بکاتەوە پیخۆشە شتەکان سادە تەحلیل بکات زۆر زووتر بگات بە نەتیجە زۆر زووتر بگات بە جواو و ئاسیبەکان و خەسارەکان لەویا خۆیان نیشانەدەن فەزای مەجازی بە تۆری کولی سوۆشال مێدیا ئینستاگرام تویتر چوزانم تەلەگرام تەواوی ئەوانە ئەو جێگەن کە ئێمە وەختە ئەگەڕین بە دوای جێگەیە کا شتێک لە گوگڵ یەکەین بە قەولە بە دوای شتێک کاگەڕین لە تەلەگرامە لە کاناڵێک کاگەڕین ئەو شتێکە ئەیدۆزین ئەوەڵ شتێکە ئەگا بەزێ ئەیبینین پێمان وایە شتە دروستەکەیە دەرنەتیجە ئەوەڵین واکنشێکیش کە نیشانیەدەن پێمان وایە کە واکنشە دروستەکەیە لە سوورەتێکا کە بەداخەوە وان نییە و ئەگەر فەزای ئەوە ببوایە لە مەدرسە ئەگەر فەزای ئەوە ببوایە لە چوارچێوەی ئاموزشی ئەگەر فەزای ئەوە ببوایە کە خەریک بۆ ئەکرا ئەڵبەتە لە ساڵانی پێشووە بەڵام ینی بەقەول بابێژین مامۆستایانی مستەقل خەریکی ئەوە بوون ئەوەیان نەکرد هەوڵیانەدا تەفەکوری انتقادی لە جامعە زۆرتر بێ بەقەول زۆرتر کاری لەسەر بکرێ منداڵان جۆرێکی تر ینی ئاوا تونێلی بابێژین تمشای مەسایل نەکەن بەڵام ئەو شتە نەکراوە و ئێستا بابێژین سوۆشال مێدیا بووە بە فەزایەک کە لە ناویا بنیامەکان هەم شتەکان کەمتر ئەخوێنەوە بابێژین کەمتر تەحلیلیەکەن کەمتر ئانالیزیەکەن و پیشیان خۆشە بە هەر جوابێکە بەدوایۆن بە زووترین کات بگەن وەختە ناگەن یا وەختە شتێ خلافی ئەو شتەیە بە نەزەرەگا لە زێنی خۆیانە بە خاطرەوە کە ساختارەکە و سازمانی بۆ چوونەکە ئاسان تعریف کراوە ئەتوانێت تونوتیژیەکە تۆهینەکە نەتەنیا بەقەولێ ئەسڵەن جەریانێک هەیە وەکو بابێژین کە ئەساسی دیسئینفۆرمێشن اطلاعاتی نادروست بڵاوە کاتۆ خودی تاکەکان لەناو ئەو سیستما بن بە کەسانێکە بۆ خۆیان دیسئینفۆرمێشن بڵاوەکەنەوە بۆ خۆیان اطلاعاتی نادروست بڵاوەکەنەوە و ئەوە خەسارێکی زۆر گەورەیە کاک دیاکۆ خودی بڵین میدیا تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕۆڵێکی زۆر گرنگ دەتوانێت بجێڕێت لەسەر هوشیاری کۆمەلگا خۆتان ئاگادارن ئێمە شایدی کەشێکی زۆر تونند و تیژ و گرژین لە بڵین دنیای مەجازیدا دەسەڵاتی سیاسی ئێران لە ڕێگەی بڵین هێزە ئەمنیەکانی یا سایبریەکانەوە کەشێکی زۆر تونند و تیژ و گرژ لە فەزای مەجازیدا دروست دەکات ئەم تونند و تیژە زیاتر پێتان وایە ڕووی لە کام چین و توێژی کۆمەلگایە سەرەتام پێ بڵێت دواتر دێنە سەر هەر ئەم باسی میدیاش بابێژین ڕووی لە کێ نییە ئەگەر بەستگی هەیە لە چ زاویە کۆتم شاکەین ئەگەر شاید ئاوا ڕاحەتر بێوتنەکەی کە ڕووی لە هەر کەسێکە بە قەولێ سیبلەکەی بابێژین ئەفراد گروهەکان جەریانهای ئیجتماعی فکری سیاسین کە لەو خەتە ئاسانە لەو خەتەکە هەموو شتێ لە ناویە ئاسان تعریفە بێ حرەکەت ناکەن بە خاطری ئەوەی کە ئەوان خەریکن هەوڵەدەن بە سیستمی جیاوازی خۆیان بە سیستمی جیاوازی بیرکردنەوەی خۆیان خەریکن هەوڵەدەن ئەو خەتە ئەو مەسیرە بشکێنن بەڵام ئەو شتە ئێتفاق ناکەوێت
من پێم وایە هێزی ئەوان زۆرترە، هێزی ئەو یاری بەخۆل با بژین هێزی مینستریم لە سوشال مدیا زۆرترە و نەتیجەکەیشی ئەبێ بەوەی کە نەخۆشین و نیگەرانی و ئسترابی زۆرتر تەولید دەکات. نەخۆشین و ئستراب خۆ لە ناو خودی سوشال مدیا خۆ تەلەفۆنەکان ناخەوێت لە وجودی بنیامەکان ناخەوێت ئەگەڕێتە ناو و ئەگەڕێتەوە بۆ حوزەی سلامەت، ئەگەڕێتەوە بۆ حوزەی ئەمنیەت و لەوەخە باوەڕێکە بنیامەکان بە نسبەتی ئەمنیەت هەیەە و ئەگەڕێتە ناو اقتصادیش هەروە بە تۆری مستەقیم. بە تۆری خاص ئەگەر جای بکەینەوە من پێم وایە با بێژین کۆمەڵگای مەدەنی لە ئێرانە لە کوردستانە بە تایبەت جەمیەتی معلمان کە ئێشتا لەوە ئەچێ مستەقل گروهی نظام بە ئۆرگانیزە و با بێژین من پێم خۆش نییە بێژم سازمانی سازمان فکریتری کەلیم تەفەکوری لێکەن ولی منزورمە کە بە کادرۆ خەریکاچێتە بەرۆ بەڵام یعنی ئەوانە زۆر ئەگرێتە بەر لە عینی حاڵە مناڵەکان لە ناوی ئاسیبێکی تایبەتە بینن بە خااتری ئەوەی کە نەتەنیا خۆیان بە قەولێ پیان وایە لە فەزایەکە خەریکن محتەوایەک تەولی دەکەن یا ئزهارە نەزەرێکەکەن خەریکن ڕای خۆیان ئەژن لەبارەی مۆزوعێکۆ کە مۆزوعێکی ئەتوانێت کەمە جیاواز لە سوورەت کە ئەوان بە ئەوە ئەندازەکە تەسەورەکان بەداخەوە سوژەیان لە ناو سوشال مدیا نیە وەکو ئۆبژە ئەبینرن لەناو ئەو فەزا و زۆرتر ئاسی ببینن و بەشە زۆر لە تونتیژەکە ئەگەڕێتەوە بۆ خۆیان. کاک دیاکۆ پێشەوەی کە بینە سەر خودی پێگەینەوەی نێ لەم دنیای مەجازیەدا پرسیارێک هاتووە بینەرێک ڕای سلااو بۆ بەڕێزیشتان نووسێتی پرسیارێک مێ لە کاک دیاکۆ ئایا پێتاوانیە کە کۆماری ئیسلامی پلانی ئەوەی هەیە کە خوێندن بەرەو ئاراستەیەک بات کە بەم شێوازە پەروەردەیەوە و بەم داخستنە زۆرانەی قوتابخانەکان ڕۆح و ڕەوانی قوتابی و خوێندکاران بشێوێنێ؟ حتمما ئەوە یەکێ لە ئەتوانین بژین کە ئەوە یەکێ لە بە قەولێ بەرنامەکانە بەشێکە لە پلانەکە ولی من پلانە ئەسلیەکە لەوە ئەبینم بۆ خۆم کە بە قەولێ ئەوەیش لە ئەتوانەیەکێ لە نەتیجەکانی ئەوە بێ کە ئەساسەن جمهوری ئیسلامی فەزای ئاموزشی دۆڕاندووە لە دەهەی هەفتاوە بۆ نەتیجەگەیوە کە ئەبێ کارێ بکەم لە دەهەی هەشتا ئەوەی توانیوێتی کردوێتی لە دەهەینەوەدا ئیتر سعی کردو وردەوردە بیقرتێنێ تا ئێستا کە ئیتر دوای بە قەولە دوای ژنجیان ئازادی دوای شۆڕشەژی نابینن کە ئەساسەن گەرەکەتی مەشتێ بەنای مەدرسە هەر نەمێنێ و من پێم وایە بەرنامە ئەسلیەکەی بۆ ئەم مۆزوعە ئەوەیە کە لە واقع پەیوەندیەکان بچڕێنێ پەیوەندی منداڵ لەگەڵ مەدرسە منداڵ لەگەڵ منداڵ لەگەڵ مامۆستا و مامۆستا لەگەڵ مامۆستا ئەوە لە بین بەرێ قەتعاً یەکێ لە نەتیجە زۆر بە قەولێ بەدیهیەکانی ئەوەیە کە نەخۆشین و کێشەهای ڕەوانی و ئەوانە دروستە بە ینی فەرمایشی و دۆستە لە نەهایەت هاتوانین بژین دروستە بڵ یەک پرسیاری کەشەر لەم ڕاستێدا نووسێتی ئایا مامۆستایان لە ئێراندا ئازادن لەوەی بابەتکەلێکی پەیوەندیدار بە فەزای مەجازی و ئازادی دەربڕین لەگەڵ قوتابیەکانیاندا تاوتێ بکەن چ بشارێکیان لەسەر هەیە؟ واقعیەتەوەیە کە مامۆستا ئەتوانم بێژم هەم بەڵێ هەم نا بەڵێ بە خاتریەوەی کە ئەو کارە ئەکەن لەگەڵ منداڵانە پەیوەندیان هەیە شەبەکەیان هەیە هەوڵەدەن بە هەر جۆرە بووە پەیوەندیەکە ڕابگرن ولا عینی حاڵە ئێژم نا بە خاتریەوە کە ئەو ئازادیە وجودی نییە ئەوان خەریکن بە قەولێ ئەم ئەگەر مامۆستا لە فەزای ئێستەی کۆمەڵگای ئێمە خەریکە پەیوەندیە دروستەکە لەگەڵ منداڵانە بە خاتری ئەوە نییە کە ئەو ئازادیە وجودی هەیە بە خاتریەوەی کە ئەو تعهدەی هەیە کە ئەو کارە ئەنجام بە من ئەو ژینە ئەبۆ شێوە ئیسلاحەکەم بەڵام لە عینی حاڵە مادام کە جامعە بە گشتی لەباری اقتصادی و لە خراپترین دۆخی خۆیەتی وەختێکە لەباری ئەمنیەتۆ ئەحساسی ئەمنیەت وجودی نییە بە تەواوی هەم لەباری عینی هەم لەباری دەرونی وجودی بنیامەکان ئەساسی ئەمنیەت ناکەن و هەم لەباری سڵامەتیۆ ئەو شتانت ئەشکێتەوە کەمە بێت و بە خاطر کە لە نەهایەت ئێمە نیازمان هەیە پێویستمانە سیستمێکی ئاموزشی سالممان بێ لانی کەم مەدرسەمان بێ لانی کەم فەزای بێ کە مناڵەکان بتوان لە ناوی حوزوریان بێ بە خاطری ئەوەی کە فەزای مەجازی سوشال مدیا لە نەهایەتە ناتوانێت ئەو کارە بکە هەروواکە لە تەواوی دنیا نەیتوانیوە بۆ شێوە بیکە ئەگەر چی دوای دۆرەی کۆرۆنا مەسەرەن لە ئوروپا لە ئەمریکا لە شوێنەکە
پێشکەوتوترەکان ئێمە ئەبینین لە دۆری کۆنا مەسەلەن توانیان ئەستفادەی لێ بکەن بۆ حوزەی ئاموزش وەلی واقعیەتێک ئەوەیە کە دووری تاکەکان لە فەزای ئاموزشی هەمیشە خەساری بەدواوەیە. کاک دیاکۆ من پێش و پرسیارە هاتمە سەر پێگەی نەوەی نوێ لەم دنیای مەجازیەدا دیارە لە کاتێکدا بەردەوام لەژێر چاودێری چڕوپڕی و هەڕەشەی خودی دەسەڵاتدایە گەنجان دەتوانن بە شێوەیەکی سلامەت و ئازادانە پێتان وایە بیرروڕاکانی خۆیان دەرببڕن؟ ئەمە ئەسەن شتێکی تر ئەکاتۆ بە نەزەری من ئەلم بینە گوێم لە پادکەستێک گرتبوو کە کتێبێکی معڕفیە کرد بە ناوی Anxious Generation یا بە بژین نەسڵی مستەرب. ئەو کتێبە معڕفیەکە باسی ئەوە داستانی کتێبەکە ئاوا دەست پێەکە ئێژێ وەپیانی وەکو باوکێ نووسەری کتێبەکە ئاوا باسیەکە ئێژێ ئەگەر ڕۆژێ مناڵی 13-14 ساڵانی من لە مەدرسە هاتایەتەوە بە من بیوتایە کە مەسەلەن دایکە باوکە من گەرەکمە بچم بۆ مێڕیخ من ڕفێقەکانم ناویان نووسیوە خەریکن ئەڕۆن منیش سبح ئەچم بۆ مێڕیخ دوایی من یەک دەفە ڕەنگە بە مناڵەکەم بێژم کە کەیدی تۆ ئێژە نازانم شاید هەر نێمە ئەژم دەی خۆ بەسلامەت و بێوەی ئەچی ئێژە نازانم شایدیش بەسلامەت و بێوەی نەچم ئەژم دەی لەوێ خۆشت بە خۆتۆیە ئێژە دەی نازانم ئێژە دوایی وەکو ئەوە وایە کە وەختی ئەم چەند پرسیارە کراو ئەو چەند جوابە دراوە من بە مناڵەکەم بێژم دەی باشە بە قوربان خوا حافیز بڕۆ بەسلامەت بۆ مێڕیخ یا تیاچی یا تیاناچی یا دیتۆ یا نایتۆ. لە کتێبی نەسڵی مستەرب باسی ئەوەکە کە ئێژێ فەزای مەجازی وەختێکە دەستی پێکرد بە تایبەت سوشال مێدیا وەختێکە دروست بوو لە ئەوڵۆ سوشال مێدیا لە ئەوڵە سوشال نێتوۆرک بوو بەداخەوە ئەو کەلیمە وەختە ئێمە ئەیکەین لە کوردیە هینەکەن ئێمە ئێشتا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان استفادەکەین لە سوودکە ئێستێتر تۆڕ نییە نێتوۆرک نییە ئێستێتر مێدیایە مێدیایەکی کۆمەڵایەتیە شەبەکەیەکی ئیجتماعی نییە. ئێژێ مناڵەکانمان نارد بۆ ئەو سەفەرە مێڕیخە لەناو ئەو بۆ فەزای بەناو فەزای مەجازی سوشال مێدیا و نەسڵێکی دروست کرد لە فاصلەیەکی کەمتر لە 10 ساڵ کە خەسارەکان لە ناوی زۆرترە بە قەول بابێژین میزانی نەخۆشینی ڕەوانی لە حوزەی سلامەتی لە ناویە زۆرتر بووە. ئێستا ئێمە بێژین چی ئەتوانین بکەین کە منداڵان لە ناو فەزای مەجازیە کەمتر ئاسیب ببینن. من پێم وایە لە خودی ئەمریکاوە گرتوویەتی تا ژاپۆن خەریکن بیر لەوەکەنەوە کە چی بکەن. ئێمە لە فەزایەکە کە دیسان تکراری ئەەکەمەوە فشاری اقتصادی فشاری لە حوزەی ئەمنیەت لە حوزەی سلامەت زۆر هەرچی ڕۆژە خەریکە زۆر و زۆرترە بێ ئێمە کەمترین دەسەڵاتمان هەیە بۆ ئەوەی کە بتوانین ئاگاداری منداڵان بین لە فەزای مەجازیە بەدەی ئەو بۆ معنانیە کە ئێمە هیچ ناتوانین بکەین. من بە نەزەرم تا ئەو جێگەی کاکرێ ئەبێ هەوڵ بدەین تەفەکوور انتقادی بۆ چوونی ڕەخنەگرانە با بێژین تەقویەتکەین تا ئەو جێگەی کاکرێ و بتوانین بە منداڵان بێژین و بۆ خۆشمان بزانین چون زۆر جار مەسەلەن فقط ئەوە منداڵ نییە کە لەناو سۆشال مێدیا تووشی کێشا بێ و هەڵا ئەکا یا ئاسی ببینێ بەڵکو نەسڵەکانی تریشن کە ئەوەیان بۆ پێشتێ. مەسەلەی ئەسلی هەورەوەی کە دیسان بەیجازستان تکرار یەکەمەوە کە سۆشال مێدیا کارەکەی ئەوەیەکە بە بنیامەکان بێژە بیر مەکەنەوە هەموو شتێ ئاسانە هەروە کە نان خواردن ئاسانە بیرکردنەوەیش ئاسان لە سوودێکە وانە. من پێم وایە ئەبێت دژ بۆ مۆزوع بێستین. بەڵێ کاک دیاکۆ من پرسیارم هەیە خۆم بەڵام بە حکمی ئەوەی کە ئەم بەرنامە ڕاستەوخۆیەوە ئەولەویەت بە بینەرانمانە پرسیار هاتووە من دەچمە سەر پرسیارەکانیوان سێتی سڵاو ڕێز لە کاک دیاکۆ بپرسن ڕێگا بۆ چارەسەرکردنی ئەو کێشە دەرونیانە چییە وا لەم فەزایەدا بۆ قوتابیان دروست بووە؟ هەروەکە عەرزمکردن پرسیاری سەخت جوابەکەیشی سەختە. ئێمە بڕێ وەخت پێمان وایە توانین پرسیارە بکەین جوابەکەی معلومە. من پێم وایە هەر جوابێک کە ئێستا بۆ پرسیارە بدرێت ینی بە قەولە ئەوەڵ جواب بڕێشت مەسەڵەن دێ بە مێشکی منە ڕەنگە بۆ خۆیشت بیر لە بڕێشت بکەیت تۆ ئێستا یا کەسانی تریش بەڵام پێم وایە هەمیشە ئەوەڵین جوابەکان جوابی دروست نین. تەسەووری من ئەوەیە کە بۆ ئەوەڵ شت یەکێک ئەوەیە کە منداڵان لە جامعی ئێمە بە تەواوی ئەندامی کۆمەلگا ئەگەر کاسبە ئەگەر معلمە ئەگەر هەر کەسێکە هەیە لە هەر موقعیەتێکا کە هەیە بنیامەکانە بێ بزانن ئەگەر چی لەباری اقتصادی و لە فشاران ئەگەر چی لەباری ئەمنیەتی و لە فشاران لەباری سلامەت
هەزاران هەزار مشکل و کێشەیان هەیە بەڵام ئێشتا ساحبی عزت و کەرامەتن و ئەو شتە و ئەم مەوزوعە ئاوە بەگوتن بە زمان ئاسانە بەڵام لە پراتیکاوانی وەکتگەرێکمان بەکارێکی بۆ بکەین بۆ ئاسانیە نییە بێک من یەکێ لە شتایەکە بیری لە یەکەمەوەم ڕۆژانە ئەوەیە کە ئێمە شتێکمان هەیە لە ئێران ئەیناسن حەسمەن وەکو شەبەکەی نمایشی خانەگی مەسەلەن بڕێ شرکەت‌های خصوصی و نیوە خصوصین بابێژیناوە نیوە خصوصی زۆرتر باشترە وەکو نازانم فیلیمۆ نەماوە چوزعالم زۆرە شتانە کە سریال پاخشەکاتۆ و لە کوردستانە شە خەڵک زۆر کەس تمشایەکەن واقعیەتەوەیە کە کەسێک کە بەیانی سعاتی 7 بەیانی ئەچێتە دەرۆ زووتر ئەچێ بۆ کاریگەری ئەچێت دوکانەکەیە کاتۆ ئەچێ لە بیمارستانە پەرستارە ئەسڵەن پزیشکێکە دکتورێک کاچێتە ناو فەزا و دێتەوە تا ئێوارە دوای 12 ساعت 13 ساعت کار ئەحساسی ڕزایەت ناکە زانێکە ئەوەی کە کردوویەتی یارمەتی خۆی و بنەماڵی و مناڵەکەی نادا وەختێ بە مێشکێکی ماندووە دێتە ماڵ و دانیشێ ببخشە من ئەمە زۆر مستەقیم ڕەنگە پێتان ناخۆش بێژم ولی دانانیشێتم شای تلویزیۆنی کۆمەڵەوە یا دموکراتیا هەر حزبێکی تر بکە دانیشێ شتێتم شاکە کە بەعس بێ بیر نەکات و مێشکی بحەسێتەوە حەقی خۆشیەتی ئەو شەبەکانە هەر ئەو شەبەکە بابێژین شەبەکەی نمایشی خانگی ڕەنگە بتوانێ مەسەلەن محسوولێکی باشی ببێ کە یارمەتی بکە ینی تەرەف هەم بحەسێت و هەم شتێکی بێ بەڵام وانە نەتەنیا وانە بەڵکو فەزایەکە لە ناو ئەو فیلمانە هەیە 180 دەرەجە لەگەڵ وەزعی اقتصادی خەڵکا فەرقەکە ژیانهایەکی پڕزەرق و بەرق جەماعەتێکی فوق العادە سوپر چوزانم پولدار نازام چی بێژم یعنی تەرەف شتێکە بینەکە حەزەکە بی بێونیەتی و دووبارە ئەسڵ نەتەنیا ئەوە کۆمەکی ناکە مێشکی بحەسێتەوە بەڵکو دووبارە کێشەکانی گەورەترە کاتۆ لە مێشکی خۆیان بە شێوەی ناخوداکە من پێم وایە ئەتوانین بێژین مێدیاکان هەر ئەم تلویزیۆنی ئێوە تلویزیۆنی باقی حزبەکان باقی بەقولێک هەر کەسێک کە تواناییەکی لە ناو فەزای مەجازیە هەیە شاید ئەگەر بتوانێ هەڵ بدا لەسەر ئەوەی کە با ئەو بەقولێ ماندوویەتیەکە لە ناو بنیامەکانە بەجێ ئەوەی کە بەو شتانە کەم بێت وەگەرێکیان بێ بیشۆرن و بڕوە بە پەیوەندی لە بینی بنیامەکانە هەڵ بدەن کە بەقولە ماندوویەکان دەرچێت بە دیتنی دۆستێک بە دیتنی خۆشکێ برایە ئامۆزایە پورزایە چوزانم هەرچی من پێم وایە ئەوە شتێکە کە ئەکرێ قسەی لەسەر بکرێت دەست خۆش کاک دیاکۆ دیارە ئەمەی کە باست کرد ئەمەش هەدەفمەند دەکرێت ئەم کاناڵانی کە باست کرد ئەم فیلم و ئەمانەی کە زیاتر بە قەولی بۆ خۆت دەڵێ ناومێتریشیان دەکات ئەم فیلمانی کە چاوی لێ دەکەن بینەرێک لە شاری سەقزە و بەناوی سروش سێتی سلااوان لە بێت و ماندوو نەبن زۆر خۆشحاڵم کە ئاغای عەلەوی دەڕێگەم تلویزیۆنەوە بینم لەگەڵ هەموو قسەکانی ئاغای عەلەویدا هەم بەڵام چۆن ئەبێت پیلانەکانی ڕژیم پوچەڵکەینەوە ئەرکی ئەمەمانەن چییە لەم قۆناغەدا و ئەم نیگەرانیانی کە ئاغای عەلەوی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا سەبارەت بە نەوەی نوێ باسی کرد من دووبارە ئەو شتە ئەو یەک جملە کە بە نظرم زۆر مهمە دووبارەت کراریەکەمەوە سوعالی دروست و ئەساسی هیچ وەخت ئاسان بە ئاسانی جوابەکەی پێیان نابێ و ئەوەڵ جوابێکیش کە ئێمە بۆی ئەیدۆزینەوە من پێم وایە زۆر بە زۆرینە هینە بەخوا بێژین تقریبا هەمیشە ئشتبایە بەڵام چی ئەتوانین بکەین من پێم وایە بڕێ وەخت پێمان وایە وەختێ لەگەڵ هەژدیهایەک وەختە لەگەڵ نەخۆشینێک وەختە لەگەڵ سیستمێکی زۆر گەورەت ڕوبەڕووین پێمان وایە گەرەکمان کارێ بکەین دژبەوە ئەبێ حتمما کارێکی زۆر گەورە بکەین حتمما وایە کارەکانە بە گەورە بن بەڵام بۆ کاری گەورەکردن بڕێ وەخت من پێم وایە پێویستەکە کارهای چکۆلە وەلی منەزەم بکرێ من شاید نەتوانم چوزانم کارە بکەم کە جمهوری ئیسلامی سبحا بڕوخێ سەختە بۆ پێم وابێ بۆ هیچ کەس ناکرێت من ناتوانم کارە بکەم کە فەزای اقتصادی سبحا دروست بێ من ناتوانم کارە بکەم کە چوزانم دەوڵەت سبحا بەو نەتیجە بگا کە یارانەی داوا دەرمان بگەڕن سەرجەی خۆی بەڵام ئەتوانم هەوڵ بدەم تا ئەو جێگەی کە ئەتوانم لەسەر کەیفیەتی ڕەوابطم بۆ پەیوەندیەکانم کارکەم با بێژین هەر ئەو مۆزوعەکە لە پرسیارە پێشوەکەیشا بوو من پێم وایە زۆر مهمەکە بنیامەکان یەکترین ببینن
بەیەکۆ دانیشن چایی بخۆنەوە بەیەکۆ دانیشن قسە بکەن ئەسڵ لازم نییە شتە لەسەر مەسلەی لەسەر بەقەولێ ڕووخاندنی جمهوری ئیسلامی بێ خود بە خود ئەو کەیفیەتە بە وجود دێ وەختێکە جەمع وجودی هەیە وەختە کۆمەڵی بنیان بە دەوری یەکۆن ئەو جەمعە با بێژین لە ئەساس و توانایی ئەوەی هەیە کە مازادێت تۆلیدکە ئەو مازادە لە جێگەی خۆیان لە وەختی خۆیان ئەستفادەی لێ بکە من یەکدانە مثالی ترە هێنمەوە کتێبێک هەیە یانی سوار و فاکیسە کتێبێکی هەیە من فارسیەکەی خوێندووەتۆ ئەن تیتری فارسیەکەی ئەوەیە کە دارسهایی دابۆرەی اقتصاد بەڕێ دختەرە من زۆر خلاصەت مۆزوعی شتەکە ئەگەڕمەوە داستانەکە ئەوەیە کە ڕۆژێکیان یانی سوار و فاکی زمانێ وەزیر اقتصادی یونان بۆ گەرشتبانەکەم ئێستا لە ئینگلیستان اقتصاد تدریسەکە کچێکی لە ئوسترالیا ڕۆژە دێتۆ سەردانی بکە چەند ڕۆژێ لەلایە بێ لە تەحتیلاتێ لیە پرسێژێکە باوکارە دنیا بۆ ئەوە ناخۆشەوە چ وەزعەکە تۆ کە سیاست مەداری تۆزین تو جوام پێ بەرە باوکەش هەڵدا جوابی بدات تۆمانە و ناکرێت یعنی بەخۆ لە جوابێکی پێدا تۆ بەڵام وەختی کچەکەی ئەڕوا دانیشە نامەیەکی بۆ نووسێ لە 9 ڕۆژە نامەیەکی بۆ نووسە کە ئەبێتە ئەو کتێبە لەو کتێبە پێشێکە بەقەولێ ئەساسەن ئینسان جامعی بەشەری چۆن دروست بوون بێعەداڵەتیەکان چۆن هاتنارە چوزانم فەزا چۆن گۆڕدرا کەمێ هەم تاریخێژە هەم اقتصادێژە و ئاگاهی و دانشێکی زۆر ئەدات بۆ کچەکەی و لە ئاخرە دووبارە و پرسیاری لێکایژی ڕەنگە تۆ پێم بێژی ئستێ من بەم هۆشیاریە بەم زانیاریانە کە هەمە چی ئەتوانم بکەم مەسەلە ئەوەیە کە اتفاقاً ئایستە کارێکی تایبەتی پێمەکە بتبێ مهمەوەیە کە جامعی ئێمە کۆمەلگای ئێمە لە مامۆستایان لە منداڵان لە تەواوی بنیامەکان لە بازاڕیەکان لە پەرستارەکان لە مەرحەلەی ئەوەڵە مسلح بن بە زانیاری و ئەو زانیاریە یەک لە مەرحەلەی ئەوڵا بە خوێندن ببەخشن لە مەرحەلەی ئەوڵ ئەهمیەتەکەی من پێم وایە لەناو پەیوەندیە دروستە بێت پەیوەندی لە بینی بنیامەکانە و دوای ئەوە بە خوێندن و هەڵدان بۆ تەقویەتی تەفەکوری انتقادی کاک دیاکۆیمە کەمتر لە 8 دقەمان کاتماوە دوسێ پرسیار هەیە من داوای لێبوردن دەکەم ئەگەر دەکرێت پرسیارەکان کەمێک بە کورتی وڵام بدرێتەوە بۆی کە فریای هەمیان بکەوین پرسیارە کاتووە دەڵێ دەبێت ئێمە پاڵپشتی لەو کەسانە بکەین هەڵبەت دەبێت پێشمان بڵێن کە چۆنیشی بکەین بۆ بینەرانی ئاسکەن کە ئەوڵن دەبێت ڕێز بگرین لە بیرروڕای جیاواز و ئەو کەسانی کە بەهۆی بیرروڕای سیاسیەوە دەگیرێن یان ئەشکەنجە دەدرێن یان بەرەو وڵاتانی دەرەوە ئەڕۆن دەبێت چی بکەین چۆن پاڵپشتی لەمانە بکەین نازانم من پێم وایە ئەهەمیەتی ئەگەر بەستگی هەیە ئەوڵەن کە ئەو پرسیارە بزانین لە چ زاویە کۆ مەترەحە بێ ئەگەر من وەکو ئەو پرسیارە کەم وەکو منداڵێک فەرقەکە وڵامەکەی ئەگەر وەکو بابێژن وەستاکارێک وینەکەی فەرقەکە وەکو چالاکێکی مەدەنی دیسان پێم وایە وڵامەکەی فەرقەکە لە عینی حاڵە من دووبارە گەرکمە بێژم کە زۆر مهمە کە بزانین ئەو شتێکە لە کۆمەلگا ڕوویداوە لە شۆڕشی ژینە پێشەوە لە 98 پێشەوە لە 96 پێشەوە لە تەواوی دەهەی هەشتا پێشەوە لە تەواوی دەهەی هەفتا پێشەوە لە تەواوی دەهەی 60 پێش لە انقلابی 57 ئەمانە بتەواویان بە خەتێک کۆ بە یەکترین وەسڵن ئەوە کە من ئەمڕۆ پشتیوانی لە کەسێک شەخصێک حزبێک کەسێکە هەزینەی داوە بکەم بەحسێکە ئەوەی کە بزانم کە ئەساسەن ئەو فەزە چۆن بە وجود هاتووە ئەو تاریخە چۆن ئەو خەتە چۆن بە یەک وەسڵ بووە کە کۆمەلگای گەیاندووەتە ئێرە من پێم وایە ئەوە بەحسێکی ترەوە بە نظرم زەرورەتیشی زۆرترە بۆ پشتیوانی لە کەسانێک کە هەزینەیان داوە کەسانێک کە گیانیان لەدەستاوە بۆ بنەماڵەکانیان کەسانێک کە چاویان لەدەستاوە قاچیان دەستیان لەدەستداوە من پێم وایە کە ئەو شتێکە کۆمەکیانەکە ئەوەیە کە لە ناو پەیوەندیە بن لەگەڵ جامعە دووبارە من لەسەر مۆزوع تاکی دەکەم مهمەکە بنیامەکان وەسڵ بن بەیەکۆ بنیامەکان ڕەبتیان بەیەکۆ ئەو ڕەبتە ئەتوانێت لە حەدی چای خواردنێکا بێ ئەتوانێت لە حەدی تەشکیلی سازمانێکا بێ یعنی ئیتر لە 0 تا 100 ناژ بنیامەکان بچن سازمان دروستکەن بەڵام بەیەکۆ قسە بکەن ئەو قسەکردنە و پەیوەندیە ئەتوانێت بە نظری من زۆر کاریگەری ببێت یەک پرسیار لەم ڕاستایدا هاتووە کاک دیاکۆ نووسێتی ئایا ئەحزابی چەپ و بە ئەم چەپی ئێرانی کارێکی کردووە کە نەسلی نوێ بە تایبەت ئەوانی کە دێنە دەرەوە یا ئەبن بە پێشمەرگەیە ئەچنە دەرەوەی وڵات وەکو ئوروپا باربێنن کاک حەمید لە شاری بۆکان من بە نەزەرم پرسیارێکی
زۆر ئەساسیە. من بۆ چوونی خۆم بە نسبەتی نەتەنیا حزبە چەپە ئێرانیەکان بەڵکو حزبە کوردیەکان هەمیشە ڕەخنەگرانەیە ڕاستەکەی و بە نەزەرم بە گشتی باش ڕانەهاتوون لەسەر مۆزوعە، ینی ئەو شتەکە لێرە مەسرحیەکان شتێکی زۆر ئەساسیە. واقعیەتەوەیە کە ئەحزابی چەپ لە ئێرانە ئەسە با بێژین ئێمە تاریخێکی مبارزاتیمان هەیە، ئەو تاریخە مبارزاتیە ئەیتوانی ببێت بە شتێکی زۆر ئەساسی، نەتەنیا لە ئێرانە ئاسڵان لە کوردستاناتە. چۆن فەڕەنسای کرد بە مەهدی هونەر، چۆن ئیتالیای کرد بە چوزانم مەهدی مجەسەمە سازی، چۆن ئەمریکای کرد بە مەهدی تەکنۆلۆژی. ئێمە دنیایەک لە تاریخی مبارزە بە شێوەهای جۆرواجۆرمان هەیە لە ساڵانی لە 100 ساڵ 200 ساڵ 300 ساڵی گوزەشتەیە، بەڵام ئێشتا خەریکین لە بینی خۆمانە لەسەر بڕۆ لە حاشیەکان شەڕەکەین. من پێم وایە ئەوە گەورەترین خەسارە و هەر ئەوەیش ئەبێ بە باعسی ئەوەی کە جەریانە سیاسیەکان بە باشی نەتوانن یارمەتیدەری کەسانە بن کە واقعاً بەدڵ و یانگەرەکیانە کارکەن. ئەمە بۆ معنە نییە کە گەرەک بێژم مەسەلەن هیچیان نەکردووە وایش نییە، بەڵام من با بێژین ئەگەر هەڵی سەنگێنم ئەم لا قورسترە، ئەمداکە ئاسیبیان تێگەیان، ئەم لایکە لایەنی خەسارەکان سەنگینتر و قورسترە بینم. بەڵام پێم وایە ئێستەیش ئەتوانن، ینی ئێستەیش حزبەکان، حزبە کوردیەکان بە تایبەت، باقی ئەحزاب هەر بەو شێوە. مەسەلە ئەوەیە کە خەڵک چیان گەرەک بێ. من پێم وایە من وایە بینم بوتت کۆتایەکەم قسەکانم من داوای لێبوردن دەکەم 2 دقیقە من کاتماوە پرسیار من ناکەم خۆتان لە کۆتاییدا ئەگەر دەتانێت ئاماژە بە شتێکی گرنگ کەن کە نەتانوت بێت فەرموون. من دووبارە گەرەکمە تاکید کەم لەسەر مۆزوعی کە ئەو شتێک کە ئەتوانێت کۆمەلگا نەجات بە ڕزگاری کە لە وەزعیەتی ڕکود بهێنێتە دەرەوە، بە خاطرەوەی کە جامعەیە کە لە وەزعیەتی ڕکودایە ناتوانێت شتێت تەولید کا بە باشی، لە نهایەتە شتێت هەر تەولید دەکات، وەلی ئەو تەولیدێکی اجتماعی نییە، تەولیدە نییە کە خەڵک بتوانن کەڵکی لێ وەربگرن. پێم وایە زۆر مهمە کە ڕەوابط و پەیوەندی اجتماعی دروست بێت ناو جامعە، لە سەتحی بنەماڵەکانە، لە سەتحی ڕفێقەکانە، لە سەتحی دۆستانە. ئەوە بە نظرم ئەوە زۆرترین کارێکە کە ئایستەیەکرێ. ڕەنگە بێژن دەی چی بکەین، ئەمە شتێکی زۆر سادەیە، ئەوە جاخۆ هەموو کەسە ئەیکەن، وەلی من پێم وایە خۆی دووبارە نیشانەدا تۆ بە خاطرەوەی کە لە چەند مانگی گوزەشتا بە تایبەت دوای ژینە زۆر شت گۆڕدراوە. یەکێ لە ئەساسی ترین شتەکان کە لانی کەم لە پێم وایە 5-6 مانگی پێشوە ئاسیبی دیوە کەمتر بووە تۆ هەرم پەیوەندیانەیە کە کەمتر بوون ئەبێ تەرمیم بکرێت. بەڵێ زۆر سپاس دەکەم کاک دیاکۆ، من دووارە داوای لێبوردن دەکەم، پێم خۆش بوو لەسەر ئەمە زیاتر ورد بینەوە. سپاس بۆ بەشداریت بۆ ئامادەبوونت. زۆر سپاس. بەڵێ عەزیزان و خۆشەویستان، سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا لەگەڵمان بوون، سپاس بۆ عەزیزانیش کە زەحمەتیان کێشە لەسەر ئەم بابەتە، ڕابۆچوونی خۆیان نارد یا پرسیارێکیان نرد. تا یەکشەمبەیەکی تر کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.